میدیای ئێرانی پەردە لەسەر شێوازی کوشتنی موحسین فەخریزادە زانای ناوچی وڵاتەکەیان لا دەبات و ئاشکرای کرد کە تەواوی ڕووداوی تیرۆرکردنی فەخریزادە سێ خولەکی خایاندووە و هیچ توانایەکی مرۆیش لە شوێنی ڕووداوەکە نەبووە. ئاژانسەکە ئاماژەشی بەوە کردووە کە تیرۆری زانە ئاتۆمیەکە با چەکی ئۆتۆماتیکی و لە دوورەوە ئەنجام درراوە. بە پێی راپۆرتی ئاژانسی فارس نیوزی نیمچە فەرمی ئێران سەر لە بەیانی ڕۆژی هەینی 27 کانونی یەکەم فەخریزادە لەگەڵ هاوسەرەکەی لەناو ئۆتۆمبیلێکی گول لە نەبڕدا بوون. هاوڕێ لەگەڵ سێ ئۆتۆمبیلی دیکەی پاسەوانەکانیدا لە تارانەوە بەرەو ناوچەی دەماوەندی نزیک لە پایتەخت بەڕێگاوە بوون. بە پێی راپۆرتەکە یەکێک لە ئۆتۆمبیلەکان بۆ پشکنین و دڵنیابوون لە سەلامەتی ڕێگاکە لە کاروانەکە جیابۆتەوە و دوور کەوتوتەوە. لەو کاتەدا چەند گولەیەک بەر ئۆتۆمبیلی فەخریزادە کەوتووە. بەڵام ئەوە هەستی کردووە کە ئۆتۆمبیلەکەی بەربەستێک یان پارچەتەنێکی سەر شەقامەکە کەوتووە و دابەزیوە. تا بزانێت چی لە ژێر ئۆتۆمبیلەکەیدا لە کاتی دابەزینیشدا لە ئۆتۆمبیلێکی بار هەڵگرەوە کە لە دووری 150 مەتر جێگیر کرابوو ڕووبەڕووی دەستدرێژی گولە بووەتەوە. لە ئەنجامدا سێ گولە بەر فەخریزادە دەکەوێت و یەکێک لە گولەکان دڕکەپەتکی بڕیوە. پاش چەند خولەکێکیش ئەو بار هەڵگرەی کە لێەوە تەقە کراوە لە شوێنی خۆی تەقیوەتەوە. بە پێی زانیاریەکانی ئەو ئاژانسە ئێرانیە ئەو چەکەی هێرشەکەی پێکراوە لە ڕێگەی مانگی دەستکردەوە کۆنتڕۆڵ کراوە، هیچ چەکدارێک لەو شوێنەدا نەبووە. لە دوای ئەو ڕووداوە فەخریزادە بە برینداری دەگەێنرێتە نزیکترین نەخۆشخانە و پاش ئەنجامداری فریاگوزاری سەرەتایی بە کۆپتەرێک ڕەوانەی تاران دەکرێت، بەڵام لەوێ گیان لەدەست دەدات. ئەو سەرچاوە ئێرانیە ئاشکرای کردووە کە لە دوای بەدواداچوون دەرکەوتووە. ئەو کەسەی کە خاوەنی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکەیە لە 28 مانگی پێشوودا چووەتە دەرەوەی وڵات. لەبارەی ئەو ڕووداوە عەلی شەمخانی سەرۆکی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی و سیاسەتی دەرەوە لە ئەنجومەنی شورای کۆماری ئیسلامی بۆ تەلەڤیزیۆنی فەرمی ئێران دەڵێت جێپەنجەی ئیسرائیل لەسەر تیرۆرکردنی زانە ئاتۆمیەکەی ئێران بەڕوونی دیارە. بە وتەی شەمخانی دەستگای هەواڵگری ئێران زانیاری ئەوەی هەبووە کە پێشتر پلانی کوشتنی موحسین فەخریزادە لە ئارادایە، لەبەر ئەوەش بووە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەمنیەتی بەهێز کراوە. بەڵام بەهۆی دووری ماوەکە و لاوازبوونی ئەگەرەکان لەگەڵ کەم تەرخەمی پرۆسەی تیرۆرکردنەکە سەرکەوتوو بووە، دەژڵێت هێرشەکە بە شێوەیەکی پێشکەوتوو ئەنجام دراوە. شەمخانی وتیشی گەشتوین بە زانیاری سەرەتایی لەبارەی ئەو کەسانی بەو تاوانە هەستاون، لایەنی ئەنجامدەریش دۆسیەکی ئاشکرای هەیە لەو کارانەدا. هاوکات کەناڵی عالەمی عەرەبی سەر بە حکومەتی ئێران لەسەر زاری بەرپرسێکی باڵاوە کە ناوی ئاشکرا نەکردووە ئەوەی گواستۆتەوە بەڵگەی حاشا هەڵنەگریان لە بەردەستدایە کە ئیسرائیل تیرۆرکردنەکەی ئەنجام داوە. لەلایەکی دیکەوە ئەمیر حاتەمی وەزیری بەرگری ئێران ڕایگەیاند کە کوشتنی فەخریزادە بێوەڵام تێناپەڕێت. دەژڵێت دوژمن نەیتوانی بژاردەی سەربازی بەکاربێنێت لە ماوەی 4 دەی ڕابردوودا، هەر بۆیە پەنا دەباتە بەر ئەو جۆرە کردەوانە. جنایەتکاران رو تا انتها تعقیب میکنیم.